ناوچێ گوڵە جوان تینا تینا ئەو ناوە خۆشە چێ بادانیشم جارە تینا گیان ئەو ناوە خۆشە چییە؟ یعنی چی تینا؟ گوڵی سوور گوڵی سوور مایکەکەی منیش سوورە بۆ بەسێت وایە؟ کێو ناوە خۆشەی لێنای تینا گیان؟ داکەم داکە؟ خوا لێ نەستێنێ دایکت بە ڕێزەکەت سڵاومان هەیە بۆی لە پۆلی چەنی؟ شەش زیرەکی؟ بەڵێ باشە تیناگیان شتێکی خۆشم پێشکەشەکەی؟ وەچی شتێکی خۆش حەزت لە چێتەوە؟ لە چ شتێکا زۆر زیرەکی؟ لە ئینگلیزی لە ئینگلیزی گۆرانی ئینگلیزی زانی؟ زۆر نا زۆر نا؟ باشە باشینە لایم کاکە بە ڕێزە سڵاو لێبێ؟ ساڵەتەش باشی؟ سپاس نای بە ڕێزە؟ هەرزە کاکارزان کاکارزان چی تیناخانی؟ من بابی تۆ بابی ئەوی؟ ماشەڵڵا ئەم زانی خوشک و بران زۆر لە یەکەچن بەڵام بابت تەمەنی زۆر نییە تەمەنە چەنە؟ 39 ساڵ 39 ساڵی تەمەند درێژ بیشەڵڵا هەر خۆتان هاتون بابووکت؟ هەرێواڵە پەیوەندی بابووکت شتێکی جیاوازە وایە؟ ئەڵێ یەکەم عەشقی کت باوکێتی وایە تینەخان؟ باوکت زۆر خۆشەوێ؟ خوای گەورە باوکتە بۆ بێڵێ ئیشەڵڵا بەچێ سەرقاڵی کاکارزان؟ وڵی شکاش ئیش و کار بازار چۆنە؟ باشە الحەمدولله ئەجوڵێ بازار هەچۆڵێ زۆر شاکە لەش ساق بێ پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات باش کوپا جامێکە تایبەتە بە چه وڵاتێک؟ کوپا بەڵێ کوپا جامێکە تایبەتە بە چه وڵاتێک لەبەر خاتری تیناخان ئاسانکاریت بۆ ئەەکەم دەی باش سێ اختیارتانێمێ ئەمریکای لاتین ئەمریکا ئوسترالیا ئەمریکای لاتین ئەمریکای لاتین بەڵێ تۆڵێکی تیناخان ئەمریکا تۆڵی ئەمریکا نا ئوسترالیا نابی گۆڕە ئەمریکا ناوەڵامەکەی باوکت ڕاست بوو دەستە خۆش بێ وەڵامەکە ڕاست بوو بوونە خاوەن خەڵات خەڵاتێکم پێبن ئەوە خەڵاتی ئێمە بۆ بەڕێستان و بە تیناگوڵ لەبەری زۆر جوان سەیریەکردم وتمەچم بۆ لای ئەوە دەچن لە تێکساس چیکن بە فرینان دەخۆن باشە؟ زۆر سپاس خۆشببی دەستی ئێوەش خۆش بێ لەشتان ساق بێ خوا ئەو باوکە باشت لێ نەستێنێ ئۆکسجوانش لە تۆ نەستێنێ تیناخان شتێکم پێشکەش کە دەی ئەو لەبەر خاتری تۆ هەدێم ما بە باوکرد گۆرانی ئینگلیزیم بۆ بڵێ تۆ ناڵە ئینگلیزیەکەم زۆر باشە وەڵڵا یعنی ئینگلیزیەکەی زۆر باشە ئافرین دێ گۆرانێکی ئینگلیزیمان بۆ بڵێ بۆچی تۆ زۆر جوانی ماشەڵڵا چاوەڕێتم گۆرانێکی خۆشم بۆ بڵێ نامەوێت شەرم دەکەم شەرم لە کێ دەکەی تۆ زۆر زۆر زیرێکی ماشەڵڵا شەرم نابێ بکەی نامەوێت ناتوانی باشە گیانەکەم سپاس دەکەم دەستان خۆش بێ سپاس بۆ بەشداریتان لەشتان ساق بێ زۆر سپاس